بەڵێ ماوەکو خەڵکی ڕانیە سەردار بنەماڵی شەید مستەفا ڕەسوڵ کە ناسا بە شەید مستەفا پاڵەوان لەبەرەوەی ئازا بوو وان پێدەگوت ئەوجا بناوی بناوی بنەماڵی خۆمان و گشت شەیدانی ڕاپەڕین ڕانەی پیرۆزبایی لە خۆمان و خەڵکی ئەو کوردستانە دەکەین کە ئەو کارە کە کرا بەڕاستی کارێکی گەورە بوو سوک نەبوو لە ئاسی هەموو جیهاندا و لە ئاسی هەرێمیشدا جا بۆ بەنسبەتەوە کە بڵێن ئەو ڕۆژە چۆن بوو چۆن نەبوو ئەمە نێمە بەیانەکەی لە ماڵ بووین هەستمان بەشت کرد بوو دوای ساعتنۆ کە ئەو بوو شەهید عەلی نەبی خواڵ ناگرێت دەورێکی پیاوانە هەیە بوو لە وەزعەکاندا کە هاتە سەر جادەی و خەڵک دەترسا بەڕاستی هەنی تشتێکی وا لە گۆڕێ بوو خەڵک ڕوحی چوو بوو ئێستا هەموو ڕانی تاخت دەکەن چیمای لێ دەدەن بەڵام ئەو خواڵ ناگرێت کە لەناو بازار لای مزگەوتی ناجەخان هەندێک ڕەفیق حیزبەکان ڕەفیق عەبدوڵڵا و ڕەفیق قاسم و ئەوانە لەوێ بوون ئەو دەست بەجێ ئەوانی لە خۆڵی وەردا هاتوچیانی کوشت ئەوجاکە ئەو کوژە خەڵکە لەی بوو بەڕاستی و هەمووی کۆبەوە بە ژن و بە پیا و بە منداڵەوە بەدوا ئەو کالیکەوت و ڕۆشتن بۆ سەر سەرا لە سەرا سەربانەکان لێگرتن بیکەیسیان بەرامبەر دانان ئەوە بوو ویستیان شەڕ بکەن نەیانتوانێت شەڕ بکەن ئەو بەدەستیان بەسەر داگرت بەڵام خەڵکەکە ڕشتیمان هەبوو چوو بۆ ناو دایرەی سەرا پێی وتم کاکە تەسلیم باشە بۆ خۆتان بەکوژەدەن وەکو ڕیسپیەکان چوون هێنان دەرەوەی باش بوو یەک دوێک دەستیان کردەوە یەکێکەوەیان خەڵکی ڕای ناوەکەی ناڵێ بۆ کوژرا لەوێ کە ڕەفیق حیزبی بوو دەستی کرد ئەویان کوژدەوێت ئیدی ڕۆژ ئەوجا بەرەو منەظەمەشیان داگیر کرد ئەوجا بۆ مخابرات داگیر کرا ئەوجا بۆ ئیستخبارات لەوێش داڵام مقاومەیان زۆر کرد ئەوان بە کوشتن نەجاتیان بوو تەسلیم نەبوون بەڕاستی ئەوجا خەڵکە زیاتر کۆبەوە دەیدەی بەس غەڵەتەکە لەوەیدا بوو کە خەڵکە شوێنی داهەنگە دەیان سووتان بەڕاستی ئەو هەمووی زەرەر بوو ئێمە هەر شوێنێک دەگیرا و دەیان سووتان یوێرانیان دەکرد بەجێشی وەکو برای من کە بڵێن مستەفا لەو تەمەنە بچووکەی خۆیدا تەمەنی 24 ساڵ و خاوەنی هەموو شتێک بوو ئەنی هیچ نوقسانێکی نەبوو تەنها بێزار بوو لەوە حکومەکە فیلاری دیوە و ناڕەحەتی دیوە لەو شتە بێزار و بووە خۆی جەنفیرا کرد و خۆی ئیشاڵا شەهیدیشە و جێگەی ئەوان ئیشاڵا جێگەی بەهەشتە و ئیشاڵا خوا شوێنەکەیان بەزار نادات لەوێ ئەجار کشا تەمەن بۆ لای فیرقەش تەمەن مقاومە زۆر بوو خەڵەوەی مەترب کە تارە بێ بەڕاستی لێمامدا بەڵام باش بکە بۆ بەیانش فیرقەش گیرا ئەوجا بێگاری تەقیە و مەسەر چواخوڕنەوە حاجیاوە و قەڵازە و سەنگە سەر و ئەوجا خەڵک ئێرە یعنی چوو بەرەو کۆیە خەڵک کۆی پێی سیر بدێ وازمان لێنان یعنی بڕوان بە وەزعەکە نەبوو بەڕاستی بەڵام جوامێرەکانی ئێمە خواڵ ناگرێت لە کۆر دەستی باڵایان هەبوو ئەو بەوێژ ڕزگارکە ئیدی بە هەموو شوێنێکدا بڵاو بۆ و لەخوا بەزیاد بێ کوردستانێکی سەر بەخۆ ئارام لە ماوەی 15 ڕۆژدا بە کەرکوچیەوە الحەمدوللا ڕزگار کرا بووین بە خاوەنی وڵاتێکی سەر بەخۆ کوردستان سەر بەخۆ بەڵام زۆری پێ نەچوو زۆر بەداخەوە شەڕی ناوخۆیان دروست کرد کێشە و پێشە دروست کرا بەڕاستی ئێمە گەڕێن ئازا ناکەین لە وەزعدا بە تایبەت کاسوکاری شەهیدان گەڕێن ئازا ناکەین سکاڵای خۆمان لای خوا تۆمار دەکەین بەڕاستی کە ئەوان وەزعیان دروست کرد تا ئێستاش هەندێک کەس بیری شەڕی ناخۆی لە دووبەرەگاهاتی مەسەڵەن بڵێن لایەنەکان لە مێشکیدا ماوە یعنی بە نوێی قسەی لێکتری دەکەن بەڕاستی قوربان بەڕێی خۆم 150 بەدی نهاتوە بەر ئێستا گەبێت و ڕۆحیان زیندووکەوە کە ناشکرێ لەوانەیە زۆر پەشەمان من لەوە بڵێن ئێمە ئەومان بەوە نەکردووە نەوەڵا 150 بەدەستدا ڕاستە ئاوەدانی کراوەتەوەش کراوە بەڵام زۆر بەدا فەرموجادی ڕانی دووسایدێکمان هەیە هەر وەکو فلیمە کە داخلی ڕانێ دەبین ناوشات معقولە و جادە ئاوا بۆ شێوە بمێنێتەوە لە پێناو شخصێکدا معقولە ئەودا بەدیهێشتی ئەوە نەخێر بە پێویست نەکراوە وەڵا هەر لە سەرێەوە لە سەرۆکی حکومەت هەتا دەگاتە کارمەندێکی شارەوانی دەبێت هەمووی بە مخلصی بە پێداچوونەوە بەخۆی بە ویژدانەوە ئیشکات بۆ وەزع پێما وەزع زۆر چاک دەبێت و عیبی نامێنێت بەس بە دڵ و دەروونەوە ئیش نەکەین بەڕاستی هەچوا دەورەمان دوژمنە بەڕاستی پێگەمان خراپترش دەبێت وەڵی دڵم هاوا دەکەم لەو دەسەڵاتدارانە لەو کار بەدەستانە من باسی حیزب ناکەم بەس دەست ئەوانێک کە حکومت بەرەو حکومت هەیکەلێکە ئێمە بەڕێوە دەبین وەک سارێک ئیش پێ دەکەین ئیشم بە حیزب نیم خەڵکەکە با خۆی ئیشکا ئەوەی کە هەرکە بە پێی خۆی فەرمانبەرە ڕێزای شتێک با لە پێنا خۆیدا ئیش بکات لەبەر خۆیەوە گەندەڵینەکە ئەو لاولانەکە بەڵکو ئینشاڵڵا نزان نادێت بەوە چا دەبینەنە بە یەکگرزی نەبێت چاک نابێ وەزع یەکگرزی هەموو لایەنەکە بە چوار پەرسێ کوردستانی شەو یەکگرزی ئەساسە بنچینێ